لە یەکێک لە یاریەکانی هەفتەی خولی نایەبی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری شێروانەی کەلاری کرد. لە نیوە یەکەم یاریەکی سارد و سۆر لە نێوان هەردوویانە بەڕێوە چوو. هەردوو تیب لە ڕووی ئاستەوە لە یەکەوە نزیک بوون و کەمترین دەرفەتی گۆڵیان بۆ خۆیان ڕەخساند. هەندرێن لە ملێدانی هێمن نازم خەریک بوو بە گۆڵ بگات. سەجاد سیاوشی گۆڵپارێز دووری خستەوە. شێروانەش بەم دوو لێدانە سەرە هەڕەشەی لە گۆڵی هەندرێن کرد. هیچیان جێگای خۆی نەگرت. نیوە یەکەم بە بێگۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکە هەردوو تیپ هێرش بە هێرشیان ئاڵوگۆڕ دەکرد. ئەم هێرشەیانی شێروانە کاردانەوەی زۆری بە دوای خۆی هێنا. ناوبژوان بە گۆڵی ئەژمان نەکرد. ئەمەش بۆ هۆی ناڕزایی دەربڕینی زۆریانی شێروانە. ناوبژوان کارتی سووری بەڕووی یارزانێکی شێروانە لە دەرەوە بەرز کردەوە و کارتی زەردیش بۆ ڕاهێنەر. هەندرێن چەند دەرفەتێکی بۆ ڕەخسە تاوەکو ئەنجام یاریەکەی پێ بگۆڕێت و بەربەستی یەکسانی بشکێنێت. بەڵام یاری چۆن دەستی پێکرد هەروەش کۆتایی هاتوو بە بێگۆڵ تەواو بوو. وڵی بەگشتی بڵێن یاریەکی کراوە بوو ئەمە بڵێن بە تێکرا یاریەکە ڕاستە وەکو تۆ احتیمال لە تیمی بەرامبەر بێ بەڵام ئەوانەی کە ترسی هەبوو لەسەر گۆڵ ئەمە باشتر دەرکەوتنەوە لەوان تقریبا بڵێن 4 بۆ 5 گۆڵی محقق کە ئەمانتوانی سوودی لێبین لەو تۆپانە بەڵام بەداخەوە نەمانەتوانی تۆپەکانمان بە ئاسانی و نەکرد و حاڵەتێکیش ڕوویە لە نێویاریەکە گومان لە گۆڵکردن هەبوو نازانین تا چەند وە بوو ناوبژوان ڕەتی کردەوە کەوتی بە حساب گۆڵ نەبێ بەڵام بارحاڵ لەگەڵ تیمێکی وەکو هەندرێنە بەڕاستی تیمێکی باشە کە ڕکابەری خولەکە لە نێو یاریگای ئەوانە خاڵک بۆ ئێمە توانین بڵێن دەستکەوتێکی باشە و من دەستخۆشی لە یاریزانەکانەکەم ئەمڕۆ ئاستێکی باشمان پێشکەش کرد وەشەڵا لە مەرحەلەی داهاتووە پشت بەخۆیان فەریقەکەمان باشتر دەرەکەوێ سەرنجامەوە بەداخەوە ئێمە دوو وەستە یاریزانی سەرەکیشمان ئەمڕۆ ئاوت بوون لەگەڵ ئێمانە باشن یاریزانەکانی تیمەکەمانن بەڵام ئەمڕۆ غیابوون لەگەڵمان نەبوون بۆ ئینشەڵا بۆ یاریەکانی داهاتوو لەگەڵمان نابوون ئەنجامی باشیش بەدەستێنین. بەڕاستی یاریەکەی ئەوڕۆ یاریزانەکانمان بە شێوەیەکی گشتی لە ئاست خۆیان نەبوون هەربێژ نەتیجەکە تەعادل بوو. زۆربەی یاریزانەکانمان ئەوەی مەسەلەن ئەمە پشتی پێ دەبەستین و نەتائیجمان بۆ دەگۆڕێتون و چاومان لەوێ نەتائیجمان لێ بگۆڕی ئەوانە لە ڕۆژی خۆیان نەبوون بەس یاریشە تۆپ پێ جار و یاریزان لە ڕۆژی خۆی نابی ئەوە ئاسایە ئینشاڵڵا هەوڵ دەدەین زیاتر دوو نەکەینەوە لە ڕێزبەندی پێشەوە لە یاریەکانی داهاتوو ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. بە مەنجامە هەندرێن بە کۆکردەوە 25 خاڵ لە خانەی سێم مایەوە شێروانش بە 23 خاڵ لە خانەی پێنجەم دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.